عارف ست کرد کوشتم چی؟ کوشت بابی بینی خستەخانە چۆن بیبینە خستەخانە هەموومان دەگیرین وتلوات یەکچوو کاک عارف هەتا ئێستا میرولێک لە پێشچاوی من نەمردیە کاک سەفین ئەمن کوشتیتم ئەمن هەر کەسێک دەست لەو ناموسم درێژ بکە دەوی پڕ گول لە دەکەم تێگەشتی کاک سەفین بۆ هەری ناگری کاک عارف بابمە باب چی پێ بڵێم بڵێم لە پیا کوشتنێم ها کاک سەفین خۆ تۆ نەتکوشتووە من کوشتومە دوایە ترسەی لۆ چییە هەر کەسێک بزانی ئەمە لەسەر ناموسی خۆم یەکەکەم کوشتووە دەست خۆشم لێ دەکا هەتا عادەت و عرفش لەگەڵ مندایە دیفاعم لە ناموسی خۆم کردەوە کاک سەفینە من یاڵا لەگەرم با بچین فڕێدەین کاک عارف ئەم شتی وا ناکەم با پۆلیس ئاگادارکەینەوە ڕاست دەکا باوکە تو خۆ باوە پۆلیسی با بڵێین کچم کوڕم پۆلیس ئاگادارکەینەوە دوای هەموو دەستگیر دەکەین شتی وا نابی بخۆم عیلاجی دەکەم سڵاو کا خەتاب بە پەلەوەرەمانی ئێمە ئیشەکی گرنگم پێتە بەعەجەلە هۆشم عیلاج کرد کاک عارف ئەمن وازم لەو کارە هیدا هیچ کە نایەمەوە سەرکار سەفین تو خوا لای کەس باس مەکە سەفین سەفین باوکە ئەگەر ڕۆژە پۆلیسی وچی باوکە بێچارە دەبی